ماڵی خۆتان لە نێوان خۆتانە بە بەتاڵ مەخۆن، بە تایبەت کام جۆرەی ڕەشوە. چەند زۆرە ئەمڕۆ ڕەشوە، ئەدرێ بەکار بەدەستەکان، ئەدرێ بە مەسئولەکان، با نەڵێن مەسئول و کار بەدەست، کاری چیان بەدەست؟ لە دزی زیاتر چێگەم؟ کامە کار بەدەستیانەوەیە؟ چی تۆ هەڵە سوورەنێ و بۆتەکان؟ مەسئول کامە مەسئولیاتی گرتووەتە ئەستۆی خۆی؟ کامەیە مەسئولیاتەکەی؟ ها؟ مەسئولیاتی خوێنی ئەم میلەتەی گرتووەتە ئەستۆی پاراستوێتی نە بە ئەڵڵا، مەسئولیاتی ناموسی ئەم میلەتەی گرتووەتە ئەستۆی خۆی نە بە ئەڵڵا، ئەویشی زەوت کردووە، ئەویشی ضایع کردووە، وەکو خوێنی چۆن ضایع کردووە. مەسئولیاتی ماڵی گرتووەتە ئەستۆی خۆی نە وەڵامیشی ضایع کردوویت. چی؟ گوناحە بەخوا بڵێ کار بەدەست، بڵێ مەسئول، با بڵێن دز و جەردە و پیاوکوژ و دایان پیسەکان. ئەمانە کە ماڵی میلەتێک هەڵەدووشن. عودێکی عێراق وەرە ماڵی میلەتێ، ئەنجا تۆ ئەمەنە میلەتێکی بێدین و جوولەکە ئاسابی بڕۆی ڕەشوە بەی بەوانە بۆی ماڵی خەڵکی تر بخۆی. ئەزانی ڕەشوەخۆر یەهودە لە قورئانەوە ئەڵڵا جەل جەلالوهو بەچی ناوی بردوون؟ ئەکالون للسحت سماعون للكذب ئەکالون للسحت. گوێگرن لە درۆ، گوێگرنیە لە درۆ میلەتەک. کاتی هەڵبژاردن چەندێ درۆتان بیست، گوێتان لێ نەگرم وتان؟ هەمووی گوێی لێگرت، هەمووی دانیش بە دیاریەوە، بگرە درۆکانیشی سەرخست، ڕەواجیشی پێدا، پشتیشی گرت. ئەکالون للسحت. دوایش دەستیان کرد بە ڕەشوەدان و ڕەشوە خواردن. حاڵی یەهود وا بوو، میلەتە بەناو مسڵمانەکەش هەمان کاری ئەوانەکاتەوە. ئەوە زەوتکردنی ماڵی خەڵکە. تۆ بە ڕەشوە بیخۆی، بە بندیوار بیخۆی. ماڵی عام زۆر مشکیلەیە. ماڵی کەسێک ئودێک لە عێراق بێ، سیواکێ بێ، نوقمێکا بە ئاگرا، ئەگەر ماڵی عام بێ، ماڵی عام گشتی بێ، کابرا لە جیهادا، لە ماڵی گشتی لە جیهادا چوو بۆ جیهاد، خوێنی خۆی دائەنا لە پێناوی دینە، یەک دانە قەیتانی نعلی بردبوو، قەیتانی نعلێ کە هێنایەوە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمووی قەیتانێکی نعل لاگر، جیهادەکەشە بەتاڵەکاتەوە. وەرە تۆ ببی بە پیا و بەردەستی کۆمەڵێ دز و داوێن پیس و پیاوکوش کە لەو ڕۆژەوەی چەکیان کردووەتە شانیان بە ناوی پاراستنی وڵات و میلەت و خزمەتکردنیەوە، لێی ئەخۆن و لێی ئەکوژن و لێی بێناموسەکەن و لێی بێئەدەبەکەن. میلەتیش هەر ئامادەیە هەموو شتێک لە پێناویانە قبوڵکە، بۆ لەبەرەی دینی نییە. میلەتێک دیندار بێ قەت ڕێ نایە دز حکمیکە، کافر حکمیکە، پیاوکوش حکمیکە، داوێن پیس حکمیکە. بە ئەڵڵا قەسەم دیندار بێ قەت ڕێ بەوە نایە. بەس وەڵڵاهی زۆربەی ئیدعای دینەکەیەکە و دژی دینەکەیەتی. ئەمڕۆ دائەنیشێ گوێ لە کەلامی ئەڵڵا و ڕەسوولەکە ئەگرێ، بەیانی ئەڕواتە دەرەوە دژایەتیەکە، بەیانی ئەڕواتە دەرەوە دوژمنەکانی ئەڵڵا و ڕەسوولەکەی سەرەخا و پشتیوانیەکە. چی بە میلەتی وا بڵێ؟ بەچی بە خۆیان بیهێنیتەوە کە خۆی لە تۆ بە مسڵمانتر بزانێ، کەچی لە هەمان کاتیشە لە گەورەترین دوژمنی ئەڵڵا جەل جەلالوهو زیاتر داکۆکی لە دوژمنەکانی ئەڵڵا بکات سوبحانە وتەعالا. تەماشاکە برە، ئاگاداری خۆت بە، لە هەر جێگایەکە هەی دەست و دەمت نەبەی بۆ ماڵی خەڵکی. ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم. يك شێوەڕێی پێدراوە، بۆتان نییە ماڵی یەکتری بخۆن إلا عن تجارة. تجارەت کەسابەت بازرگانیەکی حەڵاڵ. ئەو هەموو بازرگانی حرامە ئەمڕۆ خەڵگەیکە، لە جگەرە و مەشروب و لە هەر چیشتی حرامە، لە سەربڕاوی حرامە، لە مەوادی بەسەرچووە، مەوادی خراپ کە بێتە هۆی سەرەتان و نەخۆشیە ترسناکەکان بۆ ماڵ و بناڵی خەڵکی دەرخواردی بە. گرنگەوەیە تۆ گیرفانێ پڕکەیت و خانوو دروستکەیت و قەسر دروستکەیت و کۆشک دروستکەیە، بەسەر تاچێ ئەوانە باجی نادەی. بۆ تۆش ئەلەو دز و پیاوکوژ و دایان پیسانە خراپتر نیت، بۆ تۆش دزێک نیت لەو دزانە، تۆش دزێکی لەو دزانە، تۆش پیاوکوژێکی لەو پیاوکوژانە، تۆشی بوویتەتە هۆکاری ئەوەی کە کەسانێک بەبێ هیچ تاوانێک لەو ژیانە دەربچن و ببنە ئێش و حەسرەت و ئازار بۆ کەس و کاریان. ئەمانە هەمووی باجی هەیە. ئاگاداری خۆت بە لە هەر جێگایەکەی کەسابەتێکی حەڵاڵ و تیجارەتێکی حەڵاڵ دەست نەیەیتە هیچ شتێک.